عراقیش خۆی وعدی داوە بەڕێز سوودانیش خۆی وعدی داوە اینجا نازانم پێی دەکریان پێی ناکرێ حکوومەت عێراق پێی دەکریان پێی ناکرێ و یا خود جددی نین ئەوە بە دیار دەبێت چونکە وعدیان داوە بە تایبەتی لە دوای هێرشەکەی سەر ماڵی بەڕێز سەرۆکی هەرێم وعدیان بەجددی هاتوونەتە سەرخەت و دەڵێن چارەسەر دەکرێت هیوادارین کە چارەسەر دەست بەکار نەبووە بەڵام بڕوا ناکەم ینی شتێکی وا بکرێ بەڕاستی چونکە زەحمەتە لە خارجی قانون ئەوانەی کە کارە دەکەن بەڵام هیوادارین بکرێت پێشمەرگە هەمووی لە ئامادەباشیدایە و هیچ مەترسی لەسەر قاوەرەی هەرێمی کوردستانی هەرێمی کوردستان هەرێمەکە بە خوێنی شەهیدان و پێشمەرگە دروست بووە و هەرێمەکی فەرمیە بە گوێرەی دەستوری عێراق بە خۆتان ئەبینن کە بە شێوازێکی نێودەوڵەتی تەعاملی لەگەڵ دەکرێت وەکو وڵاتێک نەک وەکو هەرێمێکیش چۆن قاوەرەی چۆن سەرهێم نییە نەخێر لە ڕۆژی یەکەمی شەڕەکەەوە هەرێمی کوردستان بێلاینی خۆی دەربڕیەوە و دەیەوێت کێشەکان بە ئاشتیانە چارەسەر بکرێت بۆچی خاکی پیرۆزی هەرێمی کوردستان دەکرێتە ئاماژی دوژمنان وڵی ترەبێ لەوان بپرسن کە چاویان پێ هەڵنایە و تروریستنی تروریست پێ خۆش هەموو شتێک تێک بدا بە تایبەتی کە هەرێمی کوردستانە بینن ئەو سەقامگیریە لە هەرێمی کوردستان هەیە خۆی بۆ هەموو عێراقیش باشە بەڕاستی بەڵام ئەوێ لەوان بپرسن کە ئەم تروریستانە بۆ ئەم کارانە دەکەن.